دوا بەدوای بڕیاردان لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان تاکو ئێستا لایەنە سیاسەکان نەگەیشتونەتەی زڕێکەوتنێک پەرلەمانتارێک دەڵێت بۆ ئەوەی ڕیفراندۆم شەرعەتی هەبێت پێویستە بە یاسا ڕێک بخرێت. ئێستا زۆر چاواشەکاری دەکرێت هەندێک بیرکردنەوەی ینی هەندێک سەرکردەی سیاسی گەورە دەڵێن پێویستی بە پەرلەمان نییە کە ئەم لێ دوانانە و ئەم جۆرە هەڵوێستانە دەچێتە خانەی چاواشەکاریەوە بۆ ئەوەی کە هەڵبژار ڕیفراندۆم ڕەوایەتی هەبێ و شەرعیەتی هەبێ شەرعیەتی بۆ داخلی وڵاتی خۆمان بۆ ئەوەی هیچتانە و تانیشی لێ نەدرێت لە ئاستی دەرەکیدا بێگومان پێویستە بە یاسا ڕێک بخرێت. چاودێریی سیاسی پێی وایە ئەنجامدانی ڕیفراندۆم بەبێ کارابوونی پەرلەمانی کوردستان و بێ بەشداری ناوچەدا بڕێنراوەکان دژی یاسایە و پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. ئەگەر ئێمە بمانەوێ ڕیفراندۆمێکی سەرکەوتوو بێ ڕیفراندۆمێکی شەرعی بێ ڕیفراندۆمێک خەڵک بەشداری تیا بکە ڕیفراندۆمێک تەواو بێت دەبێت پێش هەموو شتێک پەرلەمان کارا بکرێتەوە. ئەم بڕیارە یاسایی بۆ ڕیفراندۆم دەردەچێت دەبێت لە پەرلەمانەوە بێت و لە هەمان کاتیژدا ئەم ڕیفراندۆمێک بێ بەڕاستی بۆ ئەوی کە خەڵک بێتە سەر سندوقەکانی دەنگدان و بۆ ئەوی کە خەڵک دڵی خۆش بێت و بۆ ئەوی کە ئەم ڕیفراندۆمە بە ڕەوا بزانێت و بە حەق بزانێت و بە کامەڵی بزانێت بۆ نەتەوەکەی خۆمان دەبێت ناوچە کێشە لەسەرەکانیشی لەسەر بێت کە ناوچە کێشە لەسەرەکان نەکرێ و بڵێم ئێستا لە 150 کوردستانی باشوورە. من پێم وایە ڕیفراندۆم بەبێ پەرلەمان کفرێکی یاساییە و ڕیفراندۆم بەبێ ناوچە کێشە لەسەرەکان ڕیفراندۆمێکی شەلەل و ناتەواو دەبێت. وادەی دیاریکراوی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە بەڵام تا ئێستا تەواوی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆگنین بەهۆی ئەوەی بەشێکی لایەنە سیاسەکان پێیان وایە بەبێ بڕیاری پەرلەمان و ڕێکەوتنی سیاسی ئەنجامدانی ڕیفراندۆم هیچ شەرعەتێکی نابێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.